لە ساڵی 2018 188 تۆن و 611 کیلۆ کەلوپەلی ماوە بەسەرچوو خراپ لە شاری هەولێر دەستی بەسەردا گیراوە و 865 کەس دەستگیر کراون و ڕەوانەی دادگا کراون. 147 ملیۆن و 500 هزار دینار غرامەی ئەو شوێنانە کراون کە سەرپێچیان ئەنجام داوە. نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی چالاکی و ئامارەکانی ساڵی 2018 بڵاو کردەوە و ڕایگەیاند لێژنەی پشکنینی دەرمان 268 کۆگای دەرمان و نۆرینگە و دەرمانخانەی داخستووە و 25 تۆن دەرمانی خراپ و ماوە بەسەرچوو لە ناو براون. 222 ملیۆن دینار غرامەی سەرپێچیکاران کراوە. لێژنەی پشکنینی بازاڕیش 124 شوێنی داخستووە بەهۆی سەرپێچی. سەردانەکانی لیژنەی پشکنین و چاودێری بازار بریتی بووە لە 527 سەردان 447 شوێن سەرپێچی هەبووە. سەرپێچیەکانیش جیاوازی هەبووە، هەمووی وەکو یەک نەبووە. سەرپێچی هەبووە گەورە بووە، سەرپێچی هەبووە تەنها ئەگەدار کرایتەوە چەند ڕۆژێکی بۆ دیاری کراوەکەوە ئەو کەم و کوڕیەی خۆی چاک بکاتن. لەو کۆی ئەو ژمارەیە 124 شوێن داخراوە بەهۆی سەرپێچیەکانی کە بە بڕیاری لیژنە شایانی داخستن بووینە. 367 شوێنیش ئاگاداری کۆتایی پێدراوە. ئەو شوێنانەی کە سزای دارایی دراون کۆی گشتی با بڵێن پارەکە 147 ملیۆن و 500 هزار دینار بووە. 22 ملیۆن دینار غەرامەی ئەو دەرمانخانە و ئەو کۆگایانە بووە کەوا دەرمانی ساختەیان تێدا بووە یاخود کەوا پابەند نەبووینە بە ڕێنماییەکانی چ سندیکای دەرمانسازان چ کوالێتی کۆنتڕۆلی دەرمان. هاوکات قایمقامی هەولێر ئاشکراشی کرد 210 خان و دوکان کە بە زێدەڕۆی دروستکرابوون ڕوخێندراون و 54 پاڵاوگەی نایاسایی و 32 شوێنی قمارخانە و یاری ئەلیکترۆنیەکان و 32 شوێنی مەساج داخراون. 104 خاوەن مۆلیدە کە پابەندی ڕێنمایەکان نەبوونە دەستگیر کراون. هەروەها 10 کێلگەی سەوزات تێک دراون کە بە ئاوی پیس ئاو دراون. بەردەوام و ڕۆژانە بە دوواداچوون بۆ ئەم حاڵەتانە دەکەن. 210 خان و دوکان بووە کە لە ناو شاری هەولێر تێک دراوە. تەمان خاوەنەکانیشان بە پێی یاسا سزا دراوە. ئەو شیناییانەی کەوا با بڵێن بەروبوومی سەوزە و سەوزەکە بەرهەم دێنن کە بە ئاوی پیس ئاو دەدران شوێنێکی 10 شوێن لەوانە کە کەوتوتە ناو سنووری شارەوانی هەولێر ئێمە هەڵساین بە تێکدانیان بردننیەوە ئامێرانەی کە لەسەرەوە ئاوە پیسەی با بڵێن ئەو ئاوەیان پێڕادەچێشا و ئەو شینایانیان پێ ئاو دەدا. 218 هاوڵاتی بە درێژایی ئەمسال سکاڵای هێنایەوەتە قایمقامیەت کە بۆ هەر شتێک لە سنووری شارەوانیەکانی هەولێر هەر شارەوانی هەولێر لە ماوەی داهاتوو ئەو پاڵاوگانە هەر هەمووی هەڵدەگیرێ لەبەر ئەوەی کە پێویستی پێنەماوە و ئاگاداریش کراینەوە زۆربەی زۆری. بەڵام ئەوەی ئێمە دامان خستووە لە شاری هەولێر یاخود لە دەوروبەری شاری هەولێر لەو ساڵ 54 پاڵاوگە بوو کە بە تەواوی هەڵگیرا و بوونی نمایە ئێستا. لە شاری هەولێر دە لێژنە لەلایەن قایمقامیەتەوە بۆ بەدواداچوون و چاودێریکردن و دەست بەسەرداگرتنی خۆراک و کاڵا و کەلوپەلی خراپ و ماوە بەسەرچوو بۆ بازار و دەرمان و پاڵاوگەکان و سوتەمەنی و سەندیکاکان و زێدەڕۆی دروست کراون. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.